ئەی براگیان پردی قەزا و قەدەر کۆتا سناپی کاکە کۆسار بوو کە لەگەڵ دوو کەسی تر لە گوندی ماوەت تاوەکو ئێستا بێسەر و شوێنن. ئەی براگیان پردی قەزا و قەدەر لە ڕۆژی دووشەمە 21/3/2022 دەکا یەکەم ڕۆژی نەورۆز سێگەنج لە گوندی بەرسماقان لە قەزای ماوەت بۆ سەیران دەچنە سەیرانگەی سەرسۆڵ و لەوێ دەکەونە ناو ئاوەکە تاوەکو ئێستا بێسەر و شوێنن. تەنها جلوبەرگی دوو گەنج دۆزراوەتەوە، هی ئەوەکەی تر نەدۆزراوەتەوە. باز لەوە دەکەن ڕووداوەکە لە دوای کاتژمێر 4 ئێوارە بووە. بە پێی زانیاریەکانی ئێمە دوان لە گەنجەکان خەڵکی گوندەکەن و ئەوی دیکە خزمیانە و لە هەولێرەوە چۆتە ناوچەکە بە مەبەستی سەیران. ئەو دوو گەنجەی خەڵکی گوندەکەن تەمەنیان لە نێوان 18 بۆ 20 ساڵاندایە و باز لەوە دەکەن ئەو چەمە ئەو سێ کەسەی تێدا بێسەر و شوێن بوون و ناوی چەمی قەشانە. ساڵی ڕابردووش لە هەمان جێگا ڕووداوێکی خنکان هەبوو و کەسێک کەوتووەتە ناو ئەو ئاوەیە. واروە دەست بەجێ خەڵکی ناوچەکە چوونەتە شوێنی ڕووداوەکە و لە هەوڵی دۆزینەوەی تەرمەکاندا بوون، بەڵام بەهۆی تاریکی بەخوڕی چەمەکەوە نەیانتوانیوە هیچ کامێکیان بدۆزنەوە. ئەو سێ گەنجەیە یەکێکیان ناوی کۆسار نەوزادە لەدایک بووی ساڵی 2000 واروها 14 ڕۆژ لەمەوبەر ئاهەنگی دەرچوونی بوو. دەروون ڕۆوفیش لەدایک بووی ساڵی 1995 واروها دەرچووی بەشی زانستی کۆمپیوتەر بوو. هەڵکەوت لەدایک بووی ساڵی 1992 و باوکی منداڵێکی تەمەن 1 ساڵانە. واروها باس لەوە دەکەن ئەو پردەی لە شوێنێکی زۆر خراپ دروست کراوە و چەند تەختەدارێک تەنها ئەو ڕێگەیان دروست کردووە. گەر ئەو تەختەدار و ئەو پردەی لێنەوایە خەڵک نەدەپەڕیەوە ئەو بەریکە. واروها لەو ساڵانەی ڕابردوودا چەند کەس بەهۆی ئەو پردەوە کەوتونەتە خوارەوە و بێسەر و شوێن بوونە. هۆکاری ئەوەش ئاوەکە زۆر بەخوڕە و واروها زۆر ئاوێکی ساردا خەڵک ناوێری خۆی تێبخاتن لەبەرەوەی ژێر ئاوەکە هەموو ئەشکەوتی بچووک بچووکە. تاوکو ئێستا چەندین تیمی غەواز لە شار و شارۆچکەکانی هەولێر و سلێمانی ڕویان لەو شوێنە کردووە، بەڵام غەواسەکان ناتوانن بچنە ژێر ئاوەکە، تەنها لە ڕۆخی ئاوەکە بە دوای سەر و شوێنی ئەو سێ گەنجەیە دادەگەڕێن. لەبەرەوەی تەنها بە گازی ئۆکسیزینێکی کەمەوە ناتوانن بچنە ژێرە ئەو ئاوەیە. تاوکو ئێستا کەش هیچ سۆنەرێکیان لە ژێرە ئەو ئاوان نەداوە. ئاخۆ ژێرە ئەو ئاوە چی تێدایە و چەند مەتر قۆڵە، بەڵام بازەوە دەکەن ئاوێکی زۆر بەخوڕ و سازگارە و هیچ کەسێک ناوێرێ خۆی لێ بدا. ئەو بازەوە دەکەن لەو سێ گەنجەیە یەکێکیان دەکەوێتە ناو ئاوەکە و دووەکەی تر زۆر بە خێرایی جلو بەرگەکانیان قەمسە لەو مۆبایلەکانیان لە ڕۆخ ئاوەکە دادەنێن و ئەوانیش خۆیان فڕێدەدەنە ناو ئاوەکە. بەڵام تاوەکو ئێستا ئەو سێ گەنجەیە هیچ کامێکیان سەر و شوێنیان دیار نییە و تاوەکو ئێستا تیمەکان لە دوای گەڕانن بە دوای گەنجەکانەوە. واروها مامنووری یەکێکە لە باوکی گەنجەکان بەگریانەوە باز لەوە دەکاتن تاوەکو ئێستاکە خەمی خێزانەکەم لایەت نەکردو و چەماگێک پێش ئێستا بەهۆی کڕۆنەوە گیانی لە دەستدا. واروها دوو کوڕی گەنجی تریشم ئەوانش گیانیان لە دەست داوە، ئەمە سێمیانە. تاوەکو ئێستا خەمی ئەوانی ترم لایەت نەکردو و ئەوەشی هاتە سەرێ. واروها ئەو سێ گەنجەیە بێسەر و شوێنن تاوەکو ئێستا، بەڵام تاوەکو ئێستا چەندین گەنجی تریش لەسەر ئەو پردەیە وێنەی خۆیان گرتو و لە سۆشیال میدیا بڵاویان کردوتەوە وەکو سروشتێکی زۆر جوانی کوردستان دەستنیشان کراوە و هیوادارین لایەنی پەیوەندیدارەکان ئاگادار ببنەوە لەو پردەیە، یاخود تێکی بدەن یاخود شوێنێکی وا دروست بکەن گەشتیاران کە ڕوو دەکەن ئەو شوێنانە ئارام بن و واروە هیچیان لێ بەسەر نێتن و هیوادارین ئەو سێ گەنجەیەش بەخێر و سەلامەت ببیندرێنەوە و بە خێزانەکانیان شاد بمنەوە. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.